ساڵانێکە هەرێم و بەغدا لە کۆبوونەوە و ڕاوێژدان لەسەر گەیشتن بە ڕێکەوتنێک کە هەرێم پابند بکات بە ناردنی نەوت لە ڕێگەی سۆمۆ و بەغداش بە ناردنی موچە و شایستە دارایەکانی هەرێم. بەڵام هیچ ڕێکەوتنێکی کۆنکرێتی لە نێوانیان ئەنجام نەدراوە. ئەندامێکی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەڵێت نەبوونی شەفافیت لە داهات و مەلەفی نەوت هەرێمی بەم ڕۆژە گەیاندووە. ئێستا هەرێم هیچ بەدیلێکی دیکەی نییە جگە لە تەسلیمبوون بە خواستەکانی ناوەند. ئێمە پێمان وایە کە ئەو کێشانەی نێوان بەغدا و هەرێمی کوردستان هۆکاری سەرەکی هەرێمی کوردستان خۆیەتی بۆ نەبوونی یەکریزی لە هەرێمی کوردستان کێشەی نێوان دەسەڵات و ئەو کێشانەی کە چەندین ساڵە تا ئێستا چارەسەر نەکراوە و نەبوونی شەفافیت و حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا ئامادە نیە نەوت تەسلیم کا بە بەغدا. ئەمە کارێکی باشە کە ئێمە ئیشمان بە بەغدا نەبێنەوە تەسلیم نەکرێ، بەڵام بەدیلەکەی چییە؟ ئەمان ئامادەن شەفافیەتە بێ و سەرجەمی ئەو داهاتانەی کە هەیە بیگەڕێنەوە و خەڵکی کوردستان لە بارودۆخێکی خراپایە بە پێی ئەو ڕاپرسیانەی کە کراوە لە سەدا هەفتای خەڵکی کوردستان ناچار بووە بەوەی کە بڵێ ئێمە پێمان باشە ڕاستەوخۆ لەگەڵ وەغا مامەڵە بکەین کە ئەمە هەڵۆشانەوەی هەرێمە. یەکگرتووی ئیسلامی دەڵێت هەڵا بەڕێوەبردنی وڵات و نەبوونی ئیرادەیەکی بەهێز بۆ بەڕێوەبردن زیانی گەورەی بە هەرێم گەیاندووە. لەم دۆخەی ئێستا کوردستانی پێدا تێپەڕێت پارتی بە پلەی یەک و یەکێتی بە پلەی دووەم لەیبەر پرسیارە. ئێمە پێمان وایە کە غەڵەت بەڕێوەبردننی ئەم وڵاتە هۆکارە، پێش لەوەی لۆمە لە بەغدا بکەین هەرێم هۆکارە، گەندەڵی هۆکارە، نەبوونی ئیرادەی چاکسازی هۆکارە. هەردوو حیزبی شەریکن لەو دروستکردنی ئەو واقع سیاسی کە بۆ هەرێمی کوردستان دروست بووە بە دەرەجەی جیاواز، طبعاً لەوانەیە بە دەرەجەی یەک پارتی بە دەرەجەی دوو یەکێتی، بەڵام هەردووکیان شەریکن لە دروستکردنی ئەم واقع بۆ هەرێمی کوردستان. دانوستان لەسەر داهاتەکرێ چۆن چارەسەریکەن. عێراق وەکو دەوڵەت کات بەڕێیەکە لەگەڵ هەرێم، کات بەڕێیەکە ڕۆژێک ویستی ئەو مەلەفانە هەڵەداتەوە. ئێستا طبعاً هەر کەسێک گوێ لەم قسانە بێڵێ بۆ لە عێراقا گەندەڵی نییە، بۆ لە عێراقا نایاساینە. لە عێراقا گەندەڵی هەیە، جینۆساید هەیە، تاڵانی هەیە، هەرڕاجی هەموو شتێک هەیە. بەس ئەو تۆ پێویستە بە ئەوە، تۆ هەرێمێکی لە بندەز ئەوە، تۆ داوای داهات لە ئەوەکەی، تۆی کە ناتوانانی میلەتەکە بەخێوکەی، تۆی کە ناتوانانی چاکسازی ناوخۆی خۆتا بکەیت. زۆر جار پەنجەی تۆمەتی ڕێکنەکەوتنی نێوان هەرێم و بەغدا بۆ پارتی درێژ دەکرێت بە حوکمی ئەوەی زۆرینەی جونگەکانی دەسەڵاتی بەدەستەوەیە. وتەبێژی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە سلێمانی دەڵێت پەیوەندی نێوان هەرێم و بەغدا لەسەر ڕێککەوتن و ڕێکنەکەوتن نییە لەسەر پرسینەوت، بەڵکو بەغدا بەنیازە هەرێم بە تەواوی تەسلیمی بێت. بەغدا عەرەب ینی هەولێر و بەغدا بانایی بنین ئەگەر کە پایتەختی هەرێمی کوردستان ئێستا و لە کۆنە ئێستا بزوونی ڕزگاری خوازی کورد لەگەڵ بەغدا هەمیشە لە کێشمەکێش مشەڕابوو. بەڕاستی هەمیشە ئێستا مەسەلەی بەغدا و هەولێر مەسەلەی ڕێنەکەوتن و ڕێکەوتن نییە، مەسەلەی ڕێکەوتن و مەسەلەی تەسلیم بوون. بەغدا ئەوێ ئەم قاوارە نەمێنێ و کورد تەسلیم بێ، کوردیش قوربانی داوە ئەمە ناکە. حال ئەوەیە ماڵی کورد ڕێکرێتەوە، ئەو هێزەی ئەو سێ هێزەی کە لە حکومەتان بە شەفافتە لەگەڵێکا بکرێنەوە و هێزەکانی دەروی حکومەتیش سەبارەت بە پرۆسەی سیاسی هەرێم و دەستبازکردنی هەرێم لە بقەیرانە ئەبێ هەمویان هاوبەش بن، ینی بیرکردنەوەیکی دروستیانە بێ نەکەمیشە لە کەمی نابین بۆ یەکتری. هەر کاتێ ئێمە توانیمە خیتابی خۆمان لە ڕووی ئەخلاقی و ڕێخست باوەڕ بێ بەغاژ ناتوانێت فشاران لێمە بکات. پێتان وایە ئێوەش ئەو پارەی کە لە ناوخۆ هەیە ینی بەشی داهات و موچە و بودجەی هەرێمی کوردستانەکە؟ پێم وایە ئەگەر دروست مامەڵەی لەگەڵا بکرێ بڵێ. دروست مامەڵەی لەگەڵا نەکراوە تا ئێستا. مەبەستم ئەوەیە ئێمە هەمومان مەسەلەن لە ناو حکومەتە و لە دەروی حکومەت هەمومان تەرکیز لەوە نەکەین لە بۆ شەیاکە یەکتری بشکێنین، لە خوانێکە کۆبینەوە دەست بخەین سەر برینەکان بڵێ حکومەت ئەمە کێشەکەت ئەمە پارەکەت ئەمە ئەوەی. بەڵام هەمیشە لە میدیاکان و سیاسیەکان کە یەکتریە دوێنن مخاتەبە یەکەکەن ئەو کاتە کێشەکان هەرگیز چارەسەر ناوێت، بەردەوام ئەم کێشە دێنێ دەست و کێشە. بەشێک لە پەرلەمانتارانی عێراق دەڵێن ڕێکنەکەوتنی نێوان هەرێم و بەغدا پەیوەندی بە دوو گروپی دەستڕۆیشتووی هەرێم و بەغداوە هەیە کە نایەنەوێت هیچ ڕێکەوتنێک ئەنجام بدرێت چونکە زیان بە بەرژەوەندیەکانیان دەگات. یەکێتیش دەڵێت ئەگەر هەرێم و بەغدا نەگەیشتە ڕێکەوتن باشترین بژاردە بۆ سلەیمانی ڕادەستکردنی داهاتی ئەو ناوچەیە بە بەغدا و ناردنی شایستە دارایەکانی سنوورەکەیە لەلایەن بەغداوە. سەرجەم ئەو گرێکوێرانەش تاوەکو ئێستا وەکو خۆی ماوەتەوە و نەکراونەتەوە.